بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی سێیەم بەشی یەکەم 1961 بۆ 1975. شۆڕشی ئەیلول. شۆڕشی ئەیلول 1961 بۆ 1975. بەشی نۆیەم ڕووداوەکانی ساڵی 1965. ساڵی 1965 و ساڵی دواتر لە ساڵەتاڵ و قورسەکانی تەمەنی شۆڕشن. لەم ساڵەدا زۆر شەڕی سەخت ڕووی داوە و سەرکەوتنی مەزنی ژوەدەست هاتووە. هەر لەم ساڵەدا سەرکردایەتی شۆڕش لە ناوچەی پشدەرەوە گواستیەوە بۆ ناوچەی باڵک و کردی بە بارەگای خۆی تا نسکۆی 1975. پاشبڕانی گفتوگۆی نێوان شۆڕش و حکوومەت هەردوو لە خۆیان ئامادە دەکرد بۆ دەستپێکردنەوەی شەڕ. لە شڵبادا وردە پێکەڵبژان دەستی پێکرد و لە ناوچە جیاجیەکاندا باکژێکدا چوونی مەودا تەسک ڕووی دەدا. پاشان لە مانگی ئادار شەڕ دەستیدایە گەرمبوون و گەلێ شەڕی گەورە و گەرم و بەر بڵاو ڕوویاندا. هەروەها نیشانێکی ئەم ساڵە ئەوە بوو پێوانێکی زۆری زەوی کەوتە چوارچەوەی ناوچەی شۆڕش و ناوچە ئازادکراوەکانەوە. وەک چۆن ژمارێکی زۆریش لە جاش هاتنە ناو هێزی پێشمەرگە و بیری نەتەوەی و شۆڕش لە ناو خێڵەکاندا با قۆڵی بڵاو بۆوە. زۆریش لە سەرۆک خێڵەکان با خۆیان و چەک و شوێن کەوتویانیانەوە هاتنە پاڵ شۆڕش. چەند تاخمێکی کەمیش لە شۆڕش یاخی بوون و چوونە پاڵ حکوومەت. هەروەها سەرنجراکەوە جیهانی دەرەوەش بایەخی زیاتری دەدا بەوەی لە کوردستاندا ڕووی دەدا. تەنانەت ڕژێمی شا خۆشی پاش ئەوەی دەستی لە ئیبراهیم مەحمەد و تاخمەکەی شوشت وای بە باش زانی پەیوەندی خۆی بە ئێمەوە تازە بکاتەوە. بەم پێیە دیمان ڕژێمی ئێران نوێنەری خۆی عەقید عەلی مودەڕیسی کە کوردێکی مەهابادی بوو بە خۆی و بە دەستگایەکی ناردن و وەرگرتنەوە نرد بۆ لامان. ئەم عەقید مودەڕیسیە با بۆچوونی ئێمە پیاوێکی بەد نەبوو. جا نازانین ئاخۆ ئەم بۆچوونەمان لە چاو ئەو کارە بەدانەی عەقید عیسا پیشمان و فڕوفێڵ و بەدڕەفتاریەکانی ئەودایە با جۆرێ هەرکەس پاش ئەو دەهات ئێمە بەراورد لەگەڵ ئەو با پیاوی چاک و دڵپاک و نیاز چاکمان دەزانی. شا هەوڵی دەدا لە بارزانی نزیک ببێتەوە. لە پێشدا 4 تۆپی هاوەنی ئەندازە 81 ملیم و 500 فەنگی بڕنەوی بۆ نرد. پاشانیش لە تەمووزدا 4 تۆپی هاوەنی تری لە هەمان ئەندازە و 4 هاوەنی تری ئەندازە 120 ملیمی بۆ نرد لەگەڵ فیشەکێکی زۆر بۆ بڕنە و بۆ تفەنگی ئینگلیزیش. لە سایی ئەمەوە باری سەربازی پێشمەرگا گۆڕانێکی گەورەی باشی بەسەرداهات. شا فەرمانێکی دەرکرد کە ڕێگەی بریندارەکانمان بدرێ لە نەخۆشخانەکانی ئێراندا چارەسەر بکرێن. بۆ مێژوو دەیڵێم بارزانی لە چەندین ڕێگەوە هەوڵیدا ڕێ لە تازەبوونەوەی شەڕ بگرێ. یەکێک لەو ڕێگایانە ئەوە بوو نامەیەکی تایبەتی بۆ سەرۆک جەمال عەبدولناسر و بۆ سووریاییەکان نرد داوای لێ دەکردن دەستبخەنە پرسەکەوە بۆ ئەوەی نێڵن سەر لە نوێ شەڕ دەست پێ بکاتەوە. گرنگترین شەڕەکانی ساڵی 1965 شەڕی سەفین. ڕژێم دە ڕۆژباڵەفڕەکانی خۆی دەنارد بە ئاسمانی ناوچە ئازادکراوەکاندا دەسوڕانەوە و دەهاتن و دەچوون بێ ئەوەی هیچ بۆمبارانێک بکەن هەر بۆ تۆقاندن و زراوبردن. لەم دە ڕۆژەدا هەر جارە 6 تا 10 باڵافڕ بەجارێ دەهاتن بۆ ترس خستنە دڵی خەڵک و تووشی دەڵاکوتەکردنی ژن و منداڵ بە ئاسمانی کوردستاندا دەخولانەوە. پاشان لە ناوەڕاستی نیساندا سوپایەکی هێرشاوەری گەورەی کۆ کردەوە. پێکهاتبوو لە لیوای 1 و لیوای 14 و 15 و 29 و هێزێکی لە 10,000 کەس پتریشی لە چڵکا و خۆرەکان خستمونە تەک بۆ پشگیریە. مەبەست لە مێرشە گرتنی چیای سەفین بوو. ڕژێم ئەم سوپایی بەرامبەر بە هێزی سەفیندا نابوو کە هێزی دەشتی هەولێریش پشتی دەگرت. ئەم هێزانە دانرابوون بۆ داکۆکی لە چیای سەفین و ڕەشید سندی سەرکردەی گشتی بەرەکە بوو. ملازم تاهیر عەلی والی و فارس باوەش لە سەرکردەکانی مەیدان بوون. جەماوەری ناوچەکەش پێشتی داکۆکی کەرەکانیان دەگرت. دوژمن لە بەرایدا پێشکەوتنێکی سەرەتایی دەستگیر بوو. بەڵام پاشان دۆخەکە وەرگەڕایەوە و هێزەکانی حکوومەت لەگەڵ ئەوەش با تۆپخانە و بۆمبارانە نەریتیەکەی خۆشی پشتیوانی دەکرا و یارمەتی دەدرا. تووشی شکستێکی گەورە هات. دوژمن کە لەوە ناومێد بوو هیچ پێشکەوتنێکی دەستگیر ببێ بەنای بەردە بەر ڕەفتارێکی تازە داهێنرا و کە ئەوە بوو هانی چڵکا و خۆرەکانی بە خەڵات و بەرات دەدا شەڕی بۆ بکەن و شوێنی بۆ داگیر بکەن.
بۆ هەر شوێنێ لەو شوێنانەی مەبەستی بوو داگیر بکرێن، خەڵات و نرخێکی بەگوێری بایەخی شوێنەکە دانا لە 500 دیلارەوە تا 5,000 دینار. زێڕۆ هەرکی یەکێک بوو لەوانەی ئەم جۆرە گفت و پەیمانەیە لەگەڵ ڕژێم مۆر کرد. بەڵام گیانی خۆی کرد بە قوربانی ئەو چاوچنۆکی و سەرڕۆیی. ئیتر پاش ئەو جاشەکانی تر تۆبەیان کرد لەوەی گفت و پەیمانی وە لەگەڵ حکومەت مۆر بکەن. شەڕ لە چیای سەفین 50 ڕۆژی ڕەبەق درێژەی کێشە. هێزەکانی حکومەت یا چەردەییە پێشکەوتنیان دەستگیر دەبوو. بەڵام شکانێکی بەدوادا هات یا هەر لە سەرەتاوە ناچاری پاشەکشە دەبوون. بەرگری پێشمەرگە لەم ڕۆژانەدا جۆرەها قارەمانەتی و قوربانیدانی تێدا بوو کە هێرشی دوژمن لە لووتکەی کایسا لە ناوەڕاستی چیاکەدا ڕاگیرە. ئیتر شەڕ لەمبەرەوە بە تەواوی ڕاوەستا. دوژمن ویستی لە دوو قۆڵی ڕاست و چەپەوە پێش بکەوێ. بەڵام لە هەردوو لاوە شکستی خوارد و کشایەوە دواوە. لە لووتکەی کایسەشدا شتێکی دەست نەکەوت. ئەو چەردە پێشکەوتنی سوپا لەو لووتکەیەدا دەستگیری ببوو، دوا پێشکەوتنی بوو لەو چیایەدا. عەبدولسەلام عارف بۆ خۆی هات بۆ سەر مەیدان لە بەرەی شەخلاوە کە لە ئەستۆی عەمید ڕۆکن عیسا شاوی فەرماندەری لیوای چواردەدا بوو. ئەم فەرماندەرە بە عارفی وت لیواکەمان نیازی بوو دیارێک پێشکێشی تەشریف هاتنتان بکە و شتێکی لە چیای سەفین بە نەرخترمان دەستگیر نەبوو پێشکێشتانی بکەین. و ئێستایە کە پاکمان کردوتەوە لە خائینان و ئازادمان کردووە پێشکێشتانی دەکەین. شاعیری گەورەی کوردمان هەژاریش بەم بۆنێوە چەکامێکی دانا دەست پێکەکەی ئەمەیە. چیای کورد بۆ دیاری نابێ، شاوی دەمت دەشکێنێ گەر بەردم بجاوی. داکۆکی پڕشان و شکۆی پێشمەرگە لە چیای سەفین مای قەدر زانین و بەشان و بەڵدا هەڵدانی مەزنی چۆنیەکی دۆست و دوژمن بوو لە هەموو لایەکەوە. بارزانی چەندین بروسکەی پیرۆزبایی بۆ جەنگاوەر و سەرکردەکانیان نارد. داکۆکی قارەمانانەی ئەوان و قوربانیدان و سەرکەوتنی ئەوانی لە پوچەڵکردنەوەی نیاز و پلانەکانی دوژمن لەو بروسکانەیەدا بەرز و بڵند هەڵسەنگات. لا تێکڕای ئەم شەڕانەی چیای سەفیندا 154 کوژرا و 348 بریندار و 32 دیلی دوژمن هاتوونەتە ژماردن و پێشمەرگەش 22 شەهیدیان لە کیس و کە یەکێکیان مورشید کاوانی بوو لەگەڵ 86 برینداردا. شەڕەکانی پیرەمەگرون. ئەم شەڕانە لە 28 نیساندا دەستیان پێکرا و تا 12 ئایاری 1965 خایاند. حکومەت بە دوو لیوای سوپا و نێزیکەی 3000 جاشی چڵکاوخۆری کورد و 2000 چڵکاوخۆری عارەب هەڵی کوتایە سەر شوێنەکانمان بە نیازی داگیرکردنی چیای پیرەمەگرون و بە تایبەتی داگیرکردنی بارەگەی هێزی ڕزگاری لە گوندی زێوە وەک قۆناغی یەکەم و لە لاپەڕی دووەمیشدا پێشکەوتن بەرەو سەر یاخیان لە ناوچەی دۆڵی جافایەتی. دوژمن توانی زێوە و بەشێ لە شوێنەکانمان لە پیرەمەگرون داگیر بکات. بەڵام داگیرکراوی ئەم شوێنانە لەلایەن دوژمنەوە زۆری نەخایەند. ئەوەندەی پێنەچوو پێشمەرگە هێرشێکی بەرامبەریان کرد و شوێنە داگیرکراوەکانیان لە چەنگی دوژمن دەرهێنایەوە. ئەم دەڤەرە بە سەرکردایەتی عەمید ڕوکن زەکی حوسێن حیلمی بوو. لە کاتێکدا کە تاریق ئەحمەد سەرکردەی ئەو پێشمەرگانە بوو هێرشە بەرامبەرەکەیان کرد. دوژمن لەو هێرشە تێک شکێنراوە باس کراوەدا زیانێکی گەورەی لێکەوت. سەرەڕایەوە کە باشکانێکی یەکجاری شکاو هەموو پلانەکانی پۆچەڵ کرانەوە. شەڕەکانی قەرەداغ. شەڕی قەرەداغیش یەکێکە لەو شەڕانەی لە مێژووی شۆڕشدا دوو قۆناغ لێک گوێ دەکەنەوە. بایەخی ئەم شەڕە لەوەوە دێ کە مەیدانی شەڕەکە لە کەرکووک و لە چاڵە نەوتەکانەوە نێزیک بوو. پێشەوەی ئەم شەڕە ڕوو بدات پلانی بۆ ڕێکخرا و ناخشەی بۆ کێشرا و خۆی بۆ ئامادەکرا و پێویستەکانی بۆ کۆکرانەوە و 4 لیوای سوپای عێراقی بۆ تەرخان کرا کە لیوای 3 و 5 و 20 و 25 بوون لەگەڵ ژمارێکی زۆر لە جاشە چڵکاوخۆرەکاندا. هەروەها هەرچی پۆلە باڵەفڕا لە بنکەی ئاسمانی کەرکووک هەبوو بە پشتیوانی دوو کەتیپەی تۆپخانە و کەتیبەیەک تانک. ئامانجی هێرشەکەش بەوە دەستنیشان کرابوو کە گرتنەوەی ناوچەکە و وەرگرتنی دەست پێشخەری بێت لە دەستی پێشمەرگە. لە 4 حوزەیرانی 1965دا شەڕ دەستی پێکرد. دوژمن لە 5 ڕۆژی یەکەمی شەڕدا توانی پێش بکەوێ و گەلێ شوێن داگیر بکات و پێشمەرگە شکان و بەڕێک و پێکی کشانەوە بۆ ناوچەی پێنجوێن. لەو شەڕانەدا حەمید بەرواری سەری هەڵدا و چەندین قارەمانێتی کەم وێنەی نوات. حەمید ئەو کاتە لە بەتالیۆنی 5 هێزی قەرەداغ سەرلق بوو.
لە شوێنەکەی خۆیدا مایەوە و نەکشایەوە و بەگوێی فەرمانی سەرکردەی بەرە عەزیز ئاکرەی نەکرد کە بکشێتەوە. شوێنێکی بۆ خۆی و لقەکەی لە چەند لایەکی لووتکەی قەرەداغدا دۆزیەوە. پێشمەرگە بەوەیان زانی کە حەمید بەرواری نەکشاوەتەوە و خۆی ڕاگرتووە. ئەوانیش کۆمەڵ دەستیان دایە گەڕانەوە و چوونە پاڵ حەمید. هێزەکانی وسپا کە ترسی ئەویان لە دڵدا نەبوو هێرشێکی بەرامبەریان بکرێتە سەر کەوتنە خۆشکردن و جێگیرکردنی ئەو شوێنانەی داگیریان کردبوو. لە کاتێکدا پێشمەرگە کەوتبوونە چاوگێڕان بە دەوروبەری خۆیاندا و بە سەریان دەکردنەوە و خاڵە لاوازەکانی شوێنە قایم کراوەکانی دوژمنیان دەستنیشان دەکرد و ناخشە و پلانیان دادەنا بۆ هێرشێکی بەرامبەر. نێچیری لە دووگەڕاوی خۆیان لە فەوجێک سەربازی دوژمندا دیەوە. پەلاماریاندا و بە تەواوی تێکیان شکاند. ئیترگیانی بەزین بە ناولەشی پارچەکانی تری سوپای دوژمندا تەنیەوە و ئەو شوێنانیان بەجێهێشت کە داگیریان کردبوون و بەربەرەکانەیان داتەپی. فەرمان بۆ هێزەکانی حکوومەت دەرچوو کە لە ناوچێکی بەربڵاودا کۆ ببنەوە. لەو کاتانەدا مینێک کە حەمید بەرواری ناشتبووی لەژێر ئۆتۆمبیلەکەی مقەدەم ڕوکن مەحموود عەزیز و 3 ئەفسەردا تەقیەوە. پرزۆڵی لەشیان چوو بە ئاسماندا. ئیتر دوای ئەمە پارچەکانی سوپا سڵیان لەوە دەکردەوە کە پێش بکەون و وریایان بە تەواوی بەردە. دەنگوباسی ئەم سەرکەوتنانە بە ناو پێشمەرگە کشاوەکاندا بڵاو بووە. هاتنەوە بە خۆدا و وریایان بۆ گەڕایەوە و هەموو هاتنەوە بۆ ناوچەی قەرەداغ و ئەو شوێنانیان سندەوە کە لێیان داگیر کرابوون و تا دوایی هەر بە دەستی خۆیانەوە بوون. هێزەکانی حکوومەتیش تا سەردەمانێکی زۆر لەو بەرەیەدا هێرشی تریان نەبردەوە. کارێکی سەیر و ناپەسەند بوو سەرکردەی ناوچەکە مقەدەم ڕوکن عەزیز ئاکرێیی پاش ئەم سەرکەوتنە بروسکەیەک بۆ بارزانی لێبدا داوای سزادانی حەمید بەرواری تێدا بکە چونکە فەرمانی ئەو کشانەوەی جێبەجێ نەکردووە کە ئەو دابوویە. وەڵامی بارزانی بۆ ئەم بروسکەیە ئەوە بوو کە حەمید شایانی خەڵاتکردنە نەک لێپرسینەوە و دەست بەجێ فەرمانی بەرزکردنەوەی بۆ پلەی فەرماندەری بەتالیۆنی 5 گەرمیان دەرکرد. شەڕەکانی ئەزمەڕ و چوارتە لە 25 حوزەیرانی 1965 لیوای 5 و لیوای 20 پێکەوە هێرشە چاوەڕوانی کراوەکی خۆیان کردە سەر ئەزمەڕ. پاشەڕێکی خوێناوی کە ڕۆژێکی تەواوی خایاند دوژمن توانی دەست بەسەر ئەزمەڕدا بگرێ و هێزەکانی حکوومەت گەیشتنە چوارتا و داگیریان کرد. داکۆکیکردنی پێشمەرگە لەم شوێنانەدا ئەو داکۆکیە بەهێز و پتەوە نەبوو کە چاوەڕوانی دەکرا و لە ئاستی خۆڕاگرتنی شوێنەکانی تردا نەبوو. لە یادیشمان نەچێت چوارتا ناوەندی قەزایەکی گرنگ بوو. ئەمە ورەی خەڵکی نەناوچەکەدا هێنایە خوارەوە و بوو بە مایی لە خۆبایی بوونی سپای سەرکەوتوو. شەڕی زینەتیر لە دوای پاییزی 1965 دوژمن هێرشێکی توندی هێنایە سەر چیای بەنی هەریر زینەتیر و شەڕێکی گران بۆ ماوەی 3 ڕۆژ ڕوویدا. ژمارەیەکی گەورە لە سەرباز و جاشگەل کوژران. لەم شەڕەدا یەکێک لە لێهاتووترین و ئازاترین سەرکردە مەیدانیەکانی پێشمەرگە شەهید بوو کە جەعفەر ساڵح مستەفا ئاکرێیی بوو. کردەوە گەلەکەی زەنبور. مەبەست لەم کردەوە گەلە یەکەم پارچەکردنی هێزە نیزامیەکان و ناچارکردنی سەرکردایەتیەکانیان بوو کە بە ناوچەگەلێکی بەربڵاو و لێ یەکترە کەوتوودا بڵاویان لێ بکەن و نێڵن لە یەک بەرەدا کۆبکرێنەوە. دووەمیش هەڕەشەکردن بوو لە ئابووری حکوومەت بە لێدانی دامەزراوەکانی نەوت با مەبەستی ناچارکردنی حکوومەت کە هێزێکی پارێزگاری گەورە بۆ ئەو دامەزراوانە تەرخەم بکات و وەک ترساندنێکی کۆمپانیای نەوتی عێراقی ژوا بێت. مافرەزەیەک پێشمەرگە بە سەرکردایەتی محەممەد دەروێش نادر بە دزە خۆی گەیاندا دامەزراوەکانی نەوتی زەنبور و لێیاندا. ئەم کردەوە گەلە کارێکی گەوری کردە سەر بەغدا و حکوومەتی ناچار کرد 2 فەوج سەرباز و نێزیکەی 2000 جاش لە مەیدانی شەڕەوە ڕاکێشێتەوە و تەرخانیان بکە بۆ پارێزگاری ئەو دامەزراوانە. شەڕە گەورەکانی بەرەی ڕەواندز. ئەم شەڕانە بەوەدا لە شەڕەکانی ترجیان کە هێزەکانی شۆڕژ هەندێک شێوەی هێرشبەریان تێدا بەکارهێنان کە پێشتر بەکار نهێنرابوون. ئەوە بۆ هێرشی ئەم شەڕانە لە ناوچەیەکی بەربڵاودا برا. هێزەکانی ئێمە خۆیان بۆ ئەم هێرشانە ئامادە کردبوو. ئازادکردنی شار و شارۆچکە دانیشتوان فرەکان لە استراتیجی سەرکردایەتی شۆڕشدا نەبوو. ئامانج هەر ئەوە بوو هێزەکانی حکوومەت لە هەندێک ناوچەی گرنگ بکرێنە دەرەوە کە زووتر داگیریان کردبوون و دەست بەسەر زۆرترین ئەندازە کەلوبەلی سەربازیدا بگیرێ کە لە توانادا هەبێ.
پاشی لێکۆڵینەوەیکی باش و بەسەرکردنەوەیکی زۆر پلانەکە بەم شێوەیە خوارەوە دانرا. یەکەم، تۆپبارانکردنی هەموو مۆڵگەکانی سوپا لە ناوچەکەدا لە خەلیفان و ملتۆکر و پارێزی ڕەواندز و دیانە لە یەک کاتدا. بۆ هەر مۆڵگەیەک تۆپێکی هاوەنی ئەندازە 120 ملیم و 200 گولە بۆ هەر تۆپێک تەرخان کرا. دووەم، بردننی هێرشێکی گشتی بۆ سەرچیای کۆڕەک بە مەبەستی دەستگرتن بە سەرگەلی عەلیبەکدا و تۆندکردنی گەماروی پارێزی ڕەواندز. ئەم هێرشە بە بەتالیۆنی ئاکۆیان سپێردرا بە سەرکردایەتی مەلا ئەمین و حەمە زیاد و بە بەتالیۆنێکی حیزبی شیوعیش بە سەرکردایەتی مەلازم ڕیاز بەدەرخان و سەرگردەی گشتی بەرە فاخیر محەممەد مێرگە سۆری بوو. سێیەم، لە هەمان کاتدا هێرش بۆ سەر مۆڵگەی خەلیفان ئەم ئەرکە بە بەتالیۆنی بێتواتە سپێردرا بوو بە سەرکردایەتی حالی دۆڵۆماڕی و تانجۆ یونس. چوارم، هێرش بۆ سەر مۆڵگەی ملتۆکر بە بەتالیۆنێکی هێزی باڵک سپێردرا بوو بە سەرکردایەتی عیزەت سڵێمان بەگی دەرگەڵە و مام سەدیق. پێنجەم، هێرش بۆ سەر مۆڵگەی دیانە بە دوو بەتالیۆنی هێزی باڵک سپێردرا بوو بە سەرکردایەتی حاجی بێرۆخی حاجی حسکۆ. شەشەم، سەرکردەی گشتی بەرە عەبدوڵڵا ئاغا پشدەری فەرماندەری هێزی باڵک و یارمەتیدەریشی کەمال نوعمان سابیت و سەرپەرشتیکەری گشتی تۆپخانەش ڕەئیس بەکر و ملازم خدر و عومەر ئاغای دۆڵۆمەڕی و خدر دەباخ و نەوزاد خۆشنا و خالید شەمسەدین بوو. پاشتەواوکردنی خۆ ئامادەکردن بارزانی ڕۆژی یەکی ئاب بەرەو دەرگەڵا کەوتە ڕێو منیشی لەگەڵدا بووم. شەومان لە دەرگەڵا بردەسەر. سبەینێ زوو بە چیای هەندرێندا هەڵگەڕین و پاشاندا پەڕین بۆ بنکەی هێزەکانی حیزبی شیوعی کە دەیڕوانی بەسەر پارێزی ڕەواندزدا. لەوێ میوانداریان لێکردین و هەموو سەرکردە و بەرپرسانی بەرەکان کۆبوونەوە و هەمویان فەرمان و ڕێنوێنی خۆیان وەرگرت و هەریەکە ئەرکی خۆی تێگەیشت. پاشان هەموو گەڕانەوە بۆ سەرکردایەتی یەکەکانی خۆیان. پاش کۆبوونەوەکە ڕوومان کردە ئەشکەوتی کۆسپاسبی و لێوەوە بە چیای سەرتیزدا سەرکەوتین کە بنکەی حاجی بێڕۆخی لەوێ بوو. لە 5 ئابدا بارزانی لەگەڵ سەرکردەکانی ئەو بەرێدا کۆبەوە و ئامۆژگاری و ڕاستپێریان لێوەرگرت. پاشان هەریەکە گەڕایەوە بۆ بارگەی سەرکردایەتی خۆی. لەوێ دۆستێکی کۆنی خۆمم دیەوە کە شەریف گەردی بوو. بۆی شەهیدبوونی فکری ئەحیاخانی بێرۆخیەوە زۆر خەمبار بوو. ناوبرا و 2 مانگ لەوە پێش لە شەڕێکی گەورەدا لە گەروی عومەر ئاغا شەهید ببوو. منیش بووم بە هاودەرد و خەمی چونکە فکری دۆست و برادەری منیش بوو. شەریفی برادرم بەر لەوەی بڕۆ بۆ ناو برادەرەکانی بۆ بەرەی شەڕ. هات بۆ لام و دەستمان کردا ملی یەک و وتی هاتووم ماڵاوایت لێ بکەم. لەوانەیە ئەمە دوا دیمانەمان بێ. ئەمەی وت و ڕۆی تا بگات بە هاوڕێکانی لە بەرەی شەڕدا. هەر وەک خۆی پێشبینی کرد ئەوە دوا دیمانەمان بوو لە 6 لەسەر 7 ئابدا پێکرا و شەهید بوو. خوا لێی خۆش بێ.